خدا من ئومێدی مامەندی دانیشتووی شاری بۆکان لێرە خەریکی کاری حەکاکی لەسەر شیشەین کاری شیشە دەکەین من تقریبان دەتوانم بەڵام 6-7 ساڵێک دەبێت لەو کارەدا فعالیەتم هەیە و کار دەکەم من لە ساڵی تقریبان 1970 دەستم بە کاری حەکاکی لەسەر شیشە کردووە تقریبان دەبێتە هەولەوشی 8 ساڵ هەولەوشەیە کە من کار دەکەم کاری شیشەش بە جۆرێک ئەڵبەتە کاری حەکاکی لەسەر شیشە زۆر کەم کەس دەیکا کارێکە کە نەناسراوە شایدیش بڵام کە ئەو کەسانە شناختیان لەسەری نییە دەنا کاری شیشەگەری دەکرێت کاری شیشەگەری دەکرێت زۆریش هەیە و خاهانیشی هەیە وەلی متاسفانە کاری حەکاکی لەسەر شیشە تا ئەلحان تا ئەو جگای کە من لە یادم بێ و بیزانم ئەو چەند ساڵەکە من کار دەکەم کەسێکم نەدیوە بۆ شێوەیە کار بکات لە زۆر جگال لە نمایشگاکان شرکەتمان کردووە بۆیان جالب بووە شتێکی جەدید بووە ئستیقبالیشی تا حدودێک لێ دەکرێت وەلی چون شناختێکی وای لەسەر نییە نەبووە خەڵک نایناسن بۆیان شتێکی جەدیدە من خۆم ئەو کارش کە دەستم پێ کرد وانەبوو بڵام وەڵا لەکن کەسێک فێر بووم یا کەسێک ئەو کارێک فێرکردم من خۆم ئەو بەو کۆمەکی ئەو ئەبزارە دەتوانم بڵم زۆر کاری پێ دەکرێت یەکێک لە کارەکانی کاری سەر شیشەیە من خۆم دەستم بەو کارە کرد بێەوەی کە هیچ شناختێکشم لەسەری بێ فقط بە عەلاقەی و خۆم و بە سەلیقەی خۆم دەستم پێ کردووە و ئەلحانیش لە بابەت کارەکەمەوە ڕازیم نەک بەڵام زۆر فقط زیاتر جەمبەی عەلاقەی خۆم دەیکەم وانێ بەڵام منبەی دەرامەدێک بێ بۆ من سێرفان لەبەر عەلاقە و جوانی و جەدیدبوونی کارەکە من زۆر ئەو کارە دەکەم من خۆم لێرە بێجگە لە کاری شیشە لەو کارگایە دەست و پێم کردووە بە عنوانی سەنعەتگەرێکی شاری بۆکان لە پاڵ ئەو کارەوە چەند کارهایەکی دیکەش دەکەم لە بواری کاری چوبی کارهای چوبی کاری معڕاق منەبەت پەیکەرە تەراشی هونەرهای تەلفیقی معڕاق منەبەت مشەبەک منەبەت هەڵبەت ڕشتەی ئەسڵی خۆم کاری خۆم منەبەتکاریە دەتوانم بڵێم لە پاڵ کاری منەبەتەوە کاری شیشە دەکەم من لە کاری منەبەتدا تقریبان 14 یا 15 ساڵ کاریم هەیە بەعنوانی سەنعەتگەرێک ژێر مەجموعەی سازمانی سەنایدەستی میراث فەرهەنگی ئێمە لێرە کار دەکەین ئەو کارگایەمان دەست و پێ کردووە و لێرە مەشغوڵ بە کاری بە نەزەری شەخسی من کلەن سەنای دەستی کارێک کە بەدەست دەکردرێ واقعاً جێگەی ڕێز و ئێحترامە کە هەر کەسێک ئەگەر شناختێکی چکۆلەی لەو کارە هەبێ نەک هەر کاری ئەو کارەی سەرفان خۆم دەیکەم سەنایدەستی شاملی زۆرە لە کارەکان دەبێت سوپاڵگەری گلیم باکری هەر کامێکیان واقعاً جێگای ڕێز و تایبەت و ئێحترامێکی خاصیان هەیە چون ئەو کارە واقعاً بەدەست دەکرێت و بە هیممەتی سەنعەتگەر ئێمە خۆمان لە توولی ساڵدا دەتوانم بەڵام چەند بارێک نمایشگامان دەبێ بەرگوزار دەکرێت کارەکانمان بە نمایشدا دەنێن خەڵکی دێن چاو لە کارەکان دەکەن بەو بۆنەوە ئێمە دەتوانین کارەکانمان بە خەڵکی بناسێنین واقعاً لە تێڵیشەوە پێمان خۆشە کە کەسانێک ئەگەر عەلاقەمەند بەو کارە هەن بێن ئێمە فێریان بکەین
لە هەر ڕشتەیەکی سەنای دەستیەوە ئێمە هیچ مشکلێکمان نییە مڕەبیمان هەیە کلاسای ئامۆزشیمان هەیە تاتی نەزەری سازمانی سەنای دەستی و میراث فەرهەنگی ئێمە ئەو کلاسانە بەرگزار دەکەین لە پایانی دەورەشدا حتا مەدرەکی معتەبەری میراث فەرهەنگیان پێدەدرێ دەتوانن خۆیان بۆ ئەنوانی یەکدانە مەشاغڵی خانەگی حتا لە ماڵی خۆیاندا ئەو کارە ئەنجام بدەن لازم نیە کارگایەکی گەورەیان بێ سرفەن کابرای وایە پێی خۆشە بۆ دڵی خۆی ئەو کارە بکە بۆ دڵی خۆشە تۆ توانین لە ماڵی خۆ تەنیا یەک میزی چکۆلت دەوێ و یەک سری هەبزار هەیە کە بتوانی کار بکەی ئەو بەستە بە دڵی سەنعەتگەر هەیە کە کارێکی بی هەوێ پێی خۆش بێ ئێمە لەو کارگایەدا سرفەن کە خۆم کار دەکەم هیچ چەند کەسانێک کەش هەن کە لەو ڕشتەیەدا شروع بەکار بوون دەتوانم بڵم بەعنوانی کارآموز یا سەنعەتگەرێک دەتوانن کار بکەن ئەلحان ئەو خانمەکە لێرە مەشغوڵ بەکارە خۆشبەختانە ئەوەڵین کەسێکە کە دوای خۆم ئەوڵین کەسێکە کە ئەو کارەی کردووە مەخسوسەن لە بۆکاندا ئەوە کار دەکا و ئێمە بەدڵ پێمان خۆشە کەسانێک کە پێیان خۆشە ئەو کارە فێر بن دەتوانم بێن کار بکەن شتێکی وانە بڵم وەڵا زۆر سەختە و عەجیبە تەنیا کافیە یەک زەڕە عەلاقەت بە کارەکە بێ و سەلیقە بە خەرج بدرێ من خۆم کە دەستم بەکار کرد دەتوانم بڵام لە نقطەی سیفرەوە واقعان دەستم پێکرد ئەلحان بێرە گەیشتوم ئەوەی کە لێرە بەو حەد و مەرزە گەیوم کە دەتوانم بڵام کارگام دەست پێ کردەوە وەسایلی تەسیزاتم هەیە کەسانێک دەتوانن لە کارگاکە لەکە خۆم کار بکەن و من بە هیمەتی لە پێشدا خانەوادەکەی خۆمی دەزانم باقام پشتیوانی وانم لە پشت بووە دوای ئەوە ئێمە لە نمایشگاکاندا واقعاً بە بەشی سەنایە دەستی خەڵک ئستیقبالیان کردو من مەمنونی هەموو لایەکیانم واقعاً ئەگەر ئستیقبالی ئەوان نەبێ ئەو کارە ئەو هونەرە دەتوانێت شاردراوە بمێنێتەوە وەلی ئێمە پێمان خۆش نیە من بە بەشی خۆم زۆر لەو نمایشگانی کە دانراوە خەڵک ئستیقبالیان لێ کردو و زۆریشی لێ ڕازی بووم و کەسانێکیش کە تا ئەلحان نەیانزانیوە یا نەیان دیوە دەتوانن لەو بەرنامەیە و لە تەریقە بەرنامەیەوە ئاشنایەتی زیاتری پێ پەیدا بکەن و بە هەر حاڵ ئێمە لە خزمەتیاندا هەیە وەڵا زیاتر دەتوان بڵام 90% ئەو شتانەی کە دڵی خۆمی سوێتی مامولەن یا شعرم کار کردو یا نەقەشایەکی منیاتۆری لە سەر کاری شیشەی ئێمە و کارانەمان بۆ معمولا شعر و تەسویر بوون دا تەسویرایەکی منیاتۆری ولی ئەغڵب 90% من خۆم شعرم پێ خۆشە لەسەر شیشە کار بکەم جوانترین شتێک کە تا ئەلحانەکونێ خۆم کارم کرد ینی خۆم پێم جوان بوو بێ دەنا کارەکان لە دیدگای ئەو کەسانی کە دەیبینن چون بۆ دەتوان بڵم شتێکی جەدیدە هەمیانیان پێ جوانە ولی خۆم جوانترین شتێک کە خۆم پێم جوان بوو بێت تا ئەلحانکە کارم کردوێ تەسویری مەنزەرەیە کە تەقریبەن لە غروبی خورشیدە من ئەوەم پێ جوان بوو و واقعانیش پێم جوانە ئەو مەرحەلەی کارمان کرد ئێمە وەڵی مەرحەلەیە کە دیکەین ئینتخابی تەرحەکەمانە دوای ئەو ئینتقالی تەرحەکەمانە دەی سومین مەرحەلە مشەخەزکردنی تەرحەکە لەسەر کارەکەیە لەسەر شیشەکە یا ئاوێنەکە کە ئێمە لەسەر ئاوێنە ئەلحان فعلەن کار دەکەین ئەلحان ئێمە تەرحەکەتوان بڵم دەوربڕی کراوە ئامادە کراوە و کاری ئەسلەکەی دەرهێنانی تەرحەکەیە لە سەر کارەکە کە دەبێت ئەلحانە کوونێ دەبێتە مەرحەلەی چوارۆم ئێمە ئەنجامی دەدەین دەبێت تیغەی کە دەستگاکەمان بگۆڕین و دەست بەکاری مەرحەلەی چوارمی پیشنهادی من بۆ سەنعەتگەرەکان متاسفانە کە خودی سازمان خۆی هیچ جگایەکی نییە
بەڵام سەنعەتگەرەکان لێ نەبوو بەکار بن بە عنوانی جێگایەکی مستەقیل یا نمایشگایەکی دایمی تاڵان کە نەبووە هەرچەندیش کە دەخوازمان کردو هیچ بە جێگایەک نەگەیشتین بە نەتیجەیەک من خۆم تەوسیەیەک یا دەرخواستێک کە هەمە لە دۆستان لە سەنعەتگەرەکان لە هەمکارەکانی خۆم کۆبوونەوەیەکمان ببێ یا خۆمان یاژێر نەزەری میراث فەرهەنگی خۆمان بین بە نظرم باشترە توانین مەکانێک دەست پێ بکەین بە عنوانی نمایشگایەکی دایمی کە کلیی ڕشتەکان ئێمە لێدا دابنین نظام لە کاری شیشە کاری چوب معڕەق منەبەت مجەسەمە کاری سۆفاڵ نەقاشی سەر سۆفاڵ کاری تەزهیب کاری گلیم و جاجم کاری بافتەنی کاری سەدەقسازی ئەوانەی کە دەیانڵێم هەمویان لە بۆکاندا هەن هەمکاری خۆمن وەلی تەسوانە زۆر شناختە شدن نین ئێمە گە بتوانین کارێک مەکانێکی ئاوا دەست و پێ بکەین دایبنین کارەکانمان هەموو لەو مەکانەدا دابدرێ بە عنوانی یەک نمایشگا کە دایمی بەرگوزار بێ سبحینێک کەسێک توریستێک میوانێک لە شارێکی دیکەوە دێتە ئەو شاری ئێمە پێی خۆشە کاری چوب ببینێ بڵێ کاری ئەسڵ سنایدەستی بۆکان چییە نەفرێ معرفی دەکات دەڵێ کاری چوبە ئەگە ئەو مەکانە هەبێ ئەو مەکانی پێ معرفی بکات بە بۆنەی کاری منەوە دەتوانێت کاری سۆفاڵ ببینێ کاری گلیم ببینێ کاری نەقاشی ببینێ پس ئێمە دەتوانین ئەو کارە بکەین بە نەزەر و بە بڕوای من کارێکی زۆر سەخت نییە زۆر هەزینێکی سەختیشی ناوێ شکر بۆ خوددا ئەلحەمدولیلا ئەو ساڵ بە مقایسە بە 5 ساڵەوە پێش سەنعەتگەرەکان زۆر بوون واقعاً تەزە نیشانەیەوەی کە هونەرمەندمان زۆرە هونەردۆستیشمان زۆرە ئێمە گە بتوانین ئەو کارە بکەین پێم وابێ زۆر هەم جەمبەی تەبلیغاتێک دەوێت بۆ خۆمان هەم کارەکانیشمان چاتر دەناسرێ و واقعاً شانازێک شێ بۆ شارەکەمان جێگای باسە کە من لێرەدا تەشەکورێکی ویژە لە مەسئولانی سەنایەتدەستی بکەم کە واقعاً ئەوەندەی ئێمە سەنعەتگەرەکان واقعاً من بە بەشی خۆم کارمان پێیان بوون یا خۆم شەخسەن کارم پێیان بۆ تا ئەو جگای کە لە دەستیان هاتووە و توانیویانە کارەکانیان بۆ جێبەجێ کردوین من بەڕاستی مەمنونیانم بازم تەشەکوریان لێ دەکەم قەدردانیان لێ دەکەم دەستیان خۆش بێ ماندوو نەبن